سێ هێڵی سووری مەزلوم عەبدی بۆ دیمەشق کە خەریکە گفتوگۆکان شکست پێدەهێنێت. ماوەی هەفتەیەکە گەڕێکی دیکەی دانوستانی کورد و دیمەشق دەستی پێکردوتەوە، بەڵام هێشتا هەردوو لە یەک دوورن. دوێنێ شاندی ڕۆژاڤا گەڕایەوە قامیشلۆ. فەرهاد شامی وتەبێژی هەسەدا لەم بارەیەوە وتی بەم زوانە ناوەڕۆکی دانوستانەکان ئاشکرا دەکەین، بەڵام هەوڵی دیبلۆماسی شکست بهێنێت. ئێمە سەنگەرەکانمان جێناهێڵین و شەڕ دەکەین. بەپێی بەدواداچوونی ستاندەر ناکۆکیە سەرەکیەکان ئێستا لەسەر سێ خاڵە. یەکەم، ناوچە کوردیەکان عەفرین سەرەکانی و گرێسپی بەبێ گەڕانەوەی ئەم ناوچانە بۆ ژێر دەسەڵاتی ئیدارەی خۆسەر. کورد نایەوێت ڕێککەوێت، بەمەش مەزلوم عەبدی دەیەوێت پرسی داگیرکاری تورکیا بکاتە مەرجی سەرەکی هەر جۆرە گفتوگۆیەک لەگەڵ حکوومەتی سووریا، چونکە پێی وایە ئەگەر ئێستا نەیگەڕێننەوە هەرگیز لە داهاتوو نابنەوە شوێنی کورد. دووەم، ڕادەستنەکردنی چەک لای هەسەدا تەنها ئامرازی شەڕ نییە، بەڵکو تاکە گەرەنتیە بۆ مانەوەیان. ئەوان متمانەیان بە بەڵێنەکانی حکوومەتی سووریا نییە، بۆیە ڕادەستکردنی چەک بەواتای کۆتاییاتنی خۆبەڕێوبەری و گەڕانەوە بۆ پێش ساڵی 2011 دەبینن کە ئەمەش لای ئەوان قوبوڵ کراو نییە. سێەم، چوونە ناو سوپا وەک کوتلە. ئەمە ململانەیە لە سەرمانەوەی قەوارەکە. ئەسەدا ناوێ هێزەکانی لە ناو سوپای سووریادا بتوێنەوە و وەک سەربازی یاسایی بەسەر یەکە سەربازیەکانی شوێنە جیاوازەکانی سووریادا دابەش بکرێت. دەیانەوێت وەک هێزێکی تایبەت و سەربەخۆ بمێننەوە کە ئەرکی سەرەکیان پاراستنی ناوچەکانی خۆیان بێت، نەک جێبەجێکردنی فەرمانە سیاسیەکانی دیمەشق. ئەم سێ خاڵە تاوەکو ئێستا لەلایەن دیمەشق ڕەت کراونەتەوە. پلانی دەسەڵاتەکەی شەڕع بە جۆرێکە کورد تەنها لامەرکەزیەکی ئیداری لاوازیان هەبێت. ئامادەنین سازش لەسەر ئەم ستراتیژیە بکەن. جیاوازیەکانیش قوڵن و ئاسان نییە پێش تەواوبوونی ماوەی یاگربەز یەکلایی بکرێنەوە.